کاردانەوەکان بە شەڕی نێوان ئێران و ئیسرائیل هەر بەردەوامە بە تایبەتی لە بەرەبەیانی ئەمڕەوە بە بەشداری ڕاستەخۆی ئەمریکا لەم شەڕا دەگوترێت کاراستەی ئەم جەنگە بەرەو شوێنێکی دیکە دەگۆڕدرێت یا ئیتر لێکەوتەکانی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و جیهان چی دەبێت گفتوگۆیم بابەتە دەکەم زیاتر لەگەڵ میوانەکەم بەڕێز ئاشنا بابان مامۆستای زانکۆ شارەزای پەیوەندیە نێودەوڵەتیەکان لێرە لەگەڵ زۆر بەخێر بێ. با لە نوێترین ڕووداوەکانەوە دەست پێ بکەم بەشداری ڕاستەخۆی ئەمریکا لە شەڕی نێوان ئێران و ئیسرائیل ئەو هێرشەی کە بۆ سەر بنکە ئەتۆمیەکانی ئێران دەستی پێکرد پێت وایە ئاراستەی شەڕەکە بەرەو کوێ دەگۆڕێت؟ پێشێکی سپاسدانەکەم طبعاً ئێمە ئاشکرایە لای زۆرێکمان کە ئەم شەڕا شەڕێکی چاوەڕوان کرا بوو بەڕاستی چەندێک دووری کێشە بەڵام ئەوە شەڕێکی چاوەڕوان کرا بوو. ئایا هاتنە ناوەی ئەمریکا ئایا سپرایز بوو؟ نەخێر لەبەرەوەی کە ئەگەر بێتە بیرمان کاتێک کە ترامپ چوو بە خلیج ئەو جۆرێک لە ئاماژەیەک یاخود ئۆکەیەک یاخود ئیشارەتێکی سەوزی بە ئیسرائیلیا کە ئەمە ئەم ناوچێ پێویستی بەوەیە کە جارێکی تر گۆڕانکاری تیا بکرێت و هەروەها ئەم ناوچێ پێویستی بەوەیە کە جارێکە داڕشتنەوەی تیا بکرێت هاتنە سەر حکومی ترامپ ئەمە جۆرێک بوولەوەی کە ینی ئێمە توانین بڵین حکومڕانی ئەمریکا ئەگەر بێتە سەرەوەی کە سێریکەین لەگەڵ سەرکردەکانی کە ئەگۆرە سەرکردەیەکان هێزێکی نەرم بەکارێنێ سەرکردەیەکی تریان نەخێرۆک و جۆرێک لە بەڵانس لە پەیوەندی نێودەوڵەتیەکانەوە بە تایبەتی لە شەرقی ئەوسەط. تەداخلی ئەمریکا بۆ ئێران بەڕاستی ئەمە بۆ خۆی ئەمە سپرایز نەبوو چونکە لە ئەوڵ و لەگەڵ ئیسرائیلا بۆ خۆیان جۆرێک لەوەی کە ئێمە توانین بڵین لە پشتەوەی پەردەکان زیاتر ئێران مەبەست بوو بەوەی کە پەکی بخرێ یاخود شکست بهێنێ یاخود ئەو ڕاژەیە کە ئێمانی لە سەیا شەستی پیتانوێمەکان ئەوە وای لێ کردبوو کە بە تەواوەتی ببێتە هۆکاری ئەوەی کە ئەمریکا ئەوە قبول ناکات چونکە گەر هات و یەکێک لە مەزدەرەکانە لێگە دوو هەفتەی تری پێ بچووە ڕەنگ بوو با لەستانەوە ڕنگ ئەو کاتانەیان توانیان زۆر باشە. بەڵام ئاشنەخان لە ماوەی 45 ساڵی ڕابردوو داواکە و ترامپ لە وتارەکەی دوێنی شەویشی داوتووەتی کە ئێران دژایەتی ئەمریکا و ئیسرائیلی کردووە شەڕی ڕاستەوخۆ لە نێوان ئەم دوو وڵاتە ڕووی نەداوە. چی قەناعەتی بە ترامپ هێنا کە ڕاستەوخۆ بێتە ناو شەڕێک لەگەڵ وڵاتێکی دیکەوە؟ طبعاً ئەو هێرشانی کە ئێمە زانین کە حەماس کە کردی سەر ئیسرائیل ئەو حوسەکانی یەمەن ئەو گۆڕانکاریانی کە لە ناوچەکەیا بوون و ئیتفاقی ئەبراهام بوو کە ترامپ بەڕاستی ئەمانە هەموو هۆکار بوون. پاشان هەمیشە دووبارە بوونەوەی ئێران بوو بۆی کە لە ئەمریکا ئايات نەمان بۆ ئەمریکا نەمان بۆ ئیسرائیل ئەمانە هۆکارێک بوون بۆەوەی بەڕاستی کە ئەم جارە ئیتر چۆن ئەڵێ ئەوەن ئیتر حدێک بێ بۆ ئەوەی کە ئەم جارە بە تەواوەتی هێرشێکی باشە. پێت وایە ئەمە بڕیاری سیاسی دارەی دۆناڵد ترامپ و سیاسەتی دەرەوەی بوو یا نەتەنیاهۆ وەکو هاوپەیمانێکی سەرەکی خۆی ترامپی پەلکێشی ناو شەڕەکە کرد؟ ئەمە توانین بڵین دوو لایەنە بوو بەڕاستی بە یەک لایەن نەبوو کە هەردووکیان وەکو چۆن بڵێ ئیتفاقێک یاخود جۆرێک لە یەکتێگەیشتن بوو بەوەی کە ئەم جاریان ئیتر تەواو ئەبێت خەریتە یاخود ئەو هەندەسە سیاسی ناوچێکە ئیتر بێ پێویستی بە گۆڕانکاریە و هێزی ئێران ئەبێت ئیتر چۆن بڵێ ئەوە نێتر و هێزە بێتە شکست بێنێ ئیتر ئایا ئەمە بە گۆڕینی سیستمەکە بێ بە شکست پێهێنانی ئەو ئەسلیحانە بێت. ئێمە ئەزانین کە هەمیشە پەیوەندی نێودەوڵەتیەکان هەر لە مێژووە گەربین هەتاوەکو فیستیڤالێکە ساڵی 1648 پاشان بینە سەر ئوسبەی ئومام کە بڵێن پاشان نەتەوەی گرتوەکان ئەمانە هەمیشە ڕێگریەکان لێکردووە و یاسای نێودەوڵەتی کە جەنگ نەبێ بەڵام یاسای نێودەوڵەتی نەیتوانێت بە تەواوەتی ئەو ئاستە ببڕێ بۆچی یاخود جۆرێک لە سیستمێک بێنێتە ئاراوانی کە فعلەن سیستمی جیهانی پێیوەست بێ بە یاسای نێودەوڵەتی. زۆر باشە. پێت وایە ئیتر لەمەوە بەدووە وەڵامەکانی ئێران چۆن دەبێت؟ ئەم شەڕە دەوەستێت یا دەرگای دانوستان بۆ ئێران هێشتا کراوەیە هەر لە پەیامەکەیدا ترامپ دوای ئەوەی کە هێرشەکەی کردوتی ئێستا کاتی ئاشتیە؟ ئێمە گە دیقەت بێ لە قسەکانی سڕ بەردەوام لەگەڵەوە کە هێرش هجوومەکات لە هەمان کاتیشە خەتێکی وەدانێتەوە کە ئێمە گفتوگۆ و دانوستانەکەی و بەڕاستی ئەم شەڕەش هەر بە گفتوگۆ بە دانوستان چارەسەرکرێت. ئەگەر چی پێشتر ئێران لە بەردەمیا بوو کە بە هێزیەکەوە بە قوتێک و بچێتە ناو دانوستان بەڵام بەداخەوە ئێستا ئەگەر بچێتە ناو دانوستانکە بە شکستەوە ئەچێت زۆربەی زۆری ئەگەتەوەی بنیەی تەحتی ئێران بە شکستەوە چێتە سەر مێزی دانوستان شکستێکە چۆنە مەسەڵەن سەرەکەی کۆمەڵێک فەرماندەی لە دەستداوە کۆمەڵێک زانای لە دەستداوە بوونی تەحتیەکەی ئەوە بەڕاستی شکستی هێناوە لە کۆمەڵێک بڵین لە پشگیریەکانی لە دەستداوە کەواتە تۆ جیاوازە وەگلەوەی کە 6 ڕۆژ لەمەوە بێر کە تۆ بچیتە سەر مێزی گفتوگۆ دانوستاندن بێگومان ئێستا بە شکستێکی ترە هەرچەنە ئێران
ئێران ژڵێ ئێمە هەر گفتوگۆکەین بەڵام لە هەردوولا بە هەمان شت ئێرانەڵێ من ڕەدەیەمەوە. پێت وایە ئەگەر وەکو پێشووتر ئێران هەڕەشەی کردبوو بەرژەوەندیەکانی ئەمریکا و بنکەکانی لە ناوچەکە بکاتە ئامانج ئێرە ئەمریکاش هەڕەشەی کردووە وەڵامێکی زۆر تونتر لەوەی شەوی ڕابردووی بۆی دەبێ چی ڕوودەدا و کاتە جنگەکە فراوانتر بێگومان فراوانە بێ بێگومان ڕەنگە کۆمەڵێک دەوڵەتی تر بێنە پێشەوە بۆ نمونە کە ئەوڵێ من بەرژەوەندیەکانی ناوچەکە مەسەن عێراقێکم شوێنە بۆ نمونە قەتەرمان هەیە سعودیەمان هەیەوەتە بەرژەوەندەکانی لە ناوچەکەی ئەمریکا و بەرژەوەندیان تەنها ئەوە نیە کە ئەمریکا بخۆی ئەمریکا و بخۆی لێرە نیە بەڵام ئەم وڵاتانی تر کە بەرژەوەندیان هەیە ڕەنگە ئێستا بۆ نمونە قونسڵێتەکان یاخود سەفارەتی ئەمریکی ئەوانە بخۆی کە لە عێراقی بێگومان ئەمە بۆ عێراق شکستی ئەنی چۆن بڵێ عێراقیش دێتە ناو مەوزوعەکەوان لەبەرۆ هەتا بێت چۆن بڵێ ئەو شەڕە گەورەترە بێ بەڵام باشترین شت دانووسانە لێک تێگەیشتنە هەرچەنەمە لەو بڕوایم کە ئێران ناوی ئەجگار شەڕەکە گەورە بێت کە هێشتا ئومێدی بەوە هەیە کە بە دیبلۆماسیەت حەڵکی ئەگەر چی زەرەریشی زۆر باشە ئەگەر نەتوانێت بە دیبلۆماسیەت ئەم بابەتە چارەسەر بکەن بژاردەکانی بەردەم ئێران چی دەبێت بۆ نمونە ئەمڕۆ پەرلەمانی ئێران ڕەزامەندی داوا لەسەر داخستنی گەروی هۆرموز و ئەگەر ئەمە بکات چی ڕوودەدا بێگومان ئەمە کاریگەری هەیە بەڵام هیچگا کاریگەریەکی ئەوەی نییە کە گەر هات و شەڕەکە زۆر درێژە نەکێش ئەگەر شەڕەکە زۆر درێژێکە بێگومان کاریگەری هەیە لەسەر عێراق لەسەر سین لەسەر ناوچەکە هەمووی چکە خۆتەزانی ئەو گەروگەروەیەکی سیاسی و اقتصادێکی زۆر گەورەی هەیە لەسەر هەموو جیهان و بە تایبەتی عێراقیش بۆ عێراق زەرەرە و بۆ ئێران بخۆشی زەرەرە لەو بڕوایم کە ئەو بڕیاری دەرکردووەکو چۆن بڵێ ئەها پەلەقاژەیەکە هەرچەنە پەرلەمان ئەو بڕیاری دەرکردووە بەڵام مەگەر هات و شەڕەکە درێژەی کێشە بەڕاستیەوە دەرهاویشتێکی خراپترێ بێت و هەم بۆ ناوچەکەش خراپە بێت. باشە پێت وایە لە وڵاتانی عەرەبی و وڵاتانی کەندا و چاڵوێستێکیان دەبێت لە دوای بەشداری ڕاستەوخۆی ئەمریکا لەم شەڕەدا تا ئێستا بێدەنگ بوونە بەرامبەر هەر ئەگەرێک کە لە نێوان ئیسرائیل و ئێران بۆم شەڕە هاتۆتە ئاراوە. ئێمە گەر بێت و سەر وڵاتەکانی ئێستا وەکو قەتەرمان هەیە تورکیامان هەیە ئەمانە وەکو ناوەندگیرێک ئەیانوێ ناوەندگیری بکەن بەڵام بەڕاستی یەکگرتوونی قەتەر هەمیشە لە ناو کێشەکانە هێزێکی نەرمی بەکارهێناوە و بە تایبەتی لەم ئەخیرانەیە کە جۆرێک لە وەکو چۆن بڵێ ئەو دەسەڵات و ئەو هێزم ئابووری کە هەیەی هەوڵی یاوەکە جۆرێک لە ناوەندگیری بگیرێ و هێزێکی نەرم بەکارهێنێ بەڵام ئەمانەیە گرتوونی چەندێک دەتوانێت سەرکەوتوو بێ تورکیا بە هەمان شێوە ئەو ئەتوانێت وەکو جیۆپۆلیتیکێکی خۆی کە بتوانێت وا بکە کە فعلا بتوانێت ناوەندگیری بکە ئەمانە هەمووی ڕەنگە بتوانێت ناوەندگی بەڵام هێشتا بە تەواوەتینا لەبەری بۆ خۆشیان جار کە ڕەنگە ئەو پڕشکی ئاگری ئەو ناوچیان هەر بەرکرد. باشە لە کاتێکدا هەر شەوێک بەر لە هێرشەکە ترەمپوتی ماوەی 2 هەفتە دەدەم بە ئێران بۆی کە دانوستان کات و ئەم کێشەیە چارەسەر بکات یا ئەم جەنگە کۆتایی پێبێنێت هەر بەرە بەیانی ئەو ڕۆژە هێرشی کردە سەر ئێران پێت وایە جارێکی دیکە ئەمریکا هێرش بکاتەوە سەر ئێران لە کاتێکدا وتوێتی وەرەوە سەر مێزی دانوستان و قسە بکەین ئەوە بەرەوە سەر مێزی دانوستان بەڵام لە هەمان کاتی شاگرد تۆ ئاگاداربی کە جارێکی تر ترەمپ بڵێ ئەمە ڕەنگە ئەمە بن کە ئەمە هەدەفە سەرەکیەکانمان بەڵام هەدەفی تریشمان هەیە چیە ئەو ئامانجەکانی تری ڕەنگە ئامانجی تری بێت بۆی کە زیاتر وای لێ بکە کە شکست یاخود بەخستنی بوونی تەحتی بێ ئابووری بێ وا بێ کە بە تەواوەتی وا لە ئێرام کە نەک ئێستا لەوانێ بە سەدەیەکی تریش نەتوانێت بە تەواوەتی وەکو ئێستا بگێتە ئۆپێگەی ئێستای خۆی واتە بە هەمان کاتشا ئەمریکاڵێکی ئەڵێ ئێمە ئەگەر هاتوو ئێران ڕەدمان باتەوە ئێمە تونتر لێ ئێن وا باشتێکە کە ڕەد نایەتەوە بەڵام ئێران ڕەدایەتەوە لە بڕامەگەر ڕەدیش باتەوە وەکەوەی کە پەرلەمانەکەی لە گەروی هورمزی ئەڵێ گەروی هورمز داخم ڕەنگە بۆ شێوازانە بێ نەتوانێت بە تەواوەتی بچێتە جەنگەوە لەگەڵ ئەمریکا. باشە ئێرانێکی لاواز لە ڕووی سەربازی ئابووری و هەروەها ئەتۆمیەوە لە بەرژەوەندی چه وڵاتێک لە ناوچەکەدایە و ئەتوانێتەوە کاتە چ گۆڕانکاریەک ڕوو بدات ئەگەر ئەوەی ئەمریکا و ئیسرائیل ئەیانەوێت لە ئەنجامی ئەم شەڕەدا بەدەستی بێنن. تەمان بێهێزی ئێران ڕەنگە کۆمەڵێک لایەنی ئەرێنی هەبێ بۆ ناوچەکە بۆ نمونە عێراقێکم شوێنە کە ئێمە بەڕاستی وەکو عێراق توان ئیسفادی لێ بکەین لەبەرەوەی کە ئێمە ئەزانین کە ئێستا عێراق هیچ شتێکی لە دەسەڵاتی خۆی نەماوە بە تەنها هەمووتەیان بڕیارەکانیشی بڕیارە سیادیەکانیشی هەمووی لە ئێرانەوەیت ئەمە یەکەم کە تۆش ئەو شکستی هێنا بێگومان لێرەش شکستە هێنێ هەروەها لە یەمن شکستە هێنێ هەروەها لە لوبنان و لە سووریا و لە ناوچەکە بە تەواوەتی شکست ئەهێنێ واتە جۆرێک لە ئارامی دروستە بەڵام ئایا بە تەواوەتی ئەمە وا ئەبێت لەبەرێک هەندێک جارەگەر ئەو بێهێزی ئێران ڕەنگە زیاتر پەرەپسەنێ بە پێچەوانەوە بێ زیاتر تەداخولاتەکان کە زیاتر وەکو چۆن بڵێ سیاسەتێکی دژانەتر بەکاربێنێ لەبەرەوە ئێمە ناتوانین ئێستا پێشبینی بکەین فعلا ئەگەر هاتوو ئێرانێکی لاواز بێت فعلا ناوچەکە ئارامە بێت و ئەمریکاش بە هەمان شێوە
پێویستی بە ئێرانێکە پێویستی بە دژمنێکی دەرەکی هەم بۆ یەک ڕێزی ناوخۆی خۆی و هەم بۆ پێگەومانەوەی بۆ خۆی لەم ناوچەیە چکە ئەم ناوچەیە هەمیشە ناوچەیەکی گرنگە بە نسبەت ئەمریکاوە کەواتە ئەمریکا پێویستی بەبوون و مانەوەی ئێرانە بۆی کە شەڕی هەژمونی خۆی لە وڵاتان لەگەڵ ئێران بکات و بۆ مانەوەی هێزەکانی لە ناوچەکە پێویستی بە وڵاتێکی دیکە هەیە بێگومان بەڵام نەک ئەو ئێرانە بە هێزی کە پێشتر بوو ئێرانێکی بێهێز یاخود ئێرانێکی نەگاتە ئەو توانێت کە فعلەن ببێ بە دووجەم سەریەکی هێز لەگەڵیە باشە پێت وایە لە دوای ئەم گۆڕانکاریانەی کە لە ئەنجامی شەڕی ئیسرائیل و ئێران ڕوو بدەن چه گۆڕانکاریەکی گرنگی استراتژی لە داڕشتنەوەی نەزمی نوێی جیهانی لە ناوچەکە ڕوو دەدات لە دوای ئێران سەڕی وڵاتێکی دیکە هەیە یا لێرە خاڵی کۆتایی دادەنێت بڕۆ ناکەم خاڵی کۆتایی بێت چونکە ئێمە ئەگەر سەیری مێژوو بکەین هەمیشە ئەم ڕووداوانە دووبارە بۆتەوانێت لە ئەوروپا لە شەرقی ئەوسات لە ئەفریقا لەبەرەوە ئەمە نابێ بە کۆتایی بەڵام ڕەنگە شێوازێکی تر بێت چکە مەزانین ئەم جەنگی سەدەی پێنجەم بوو ئاتا ئەم جەنگە جیاواز بوو لە جەنگەکانی تر لە ناوچەیەکی دیاریکراوە جەنگا مەسەلەن کۆمەڵێک جەنگاوەر بوون بەڵام ئێستا سەرێکی ئەمە بە درۆنە ئەمە بە زیرەکی دەستکردە ئەمە تەنها ئەگەر ئیسرائیل سێکی نەکەم شۆ یای لە شوێنە حساسەکان ئەمە کە ئێمە گەبێتە سەر یاسای نێودوڵەتی بۆچی شەرعێ درا بم شەڕە لە بەروی کە ئیسرائیل وتی من دیفاع لە خۆمەکەم بەڵام ئێرانیش بەرگری لە خۆی کرد طبعا لە بەروی کە ئەویش کەڵێت ئەو تعدای کردو لە سەمی ژەبێت تعدای لێکم بەڵام ئەمە جۆرێکە لەوەی کە چۆن بڵێ سیستمی جیهانی بەڕاستی لە گۆڕانکاریە زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز ئاشنا بابان مامۆستای زانکۆ و شارەزایی پەیوەندیە نێودوڵەتیەکان سپاس زۆر سپاس. زۆر سپاس